هۆی مۆبایلەوە بەداخەوە زۆر کێشە و مەشاکل لە ناو عایلەکانە زۆر بووە. تەلاق زۆر بووە. ژن خیانەت لە پیاوەکەیەکە، پیاو خیانەت لە ژنەکەیەکە. تەماشا ئەکەی پیاوی هەیە، پیاو ئەم لەگەڵ یاوە خۆتە تەلاقدانە بامارەت کەم، باسی بەرنامەی ژیانیانەکەن. ئەو پیاوی هەیە لەوراوە باسی شوکردنەکە، باسی زەواجەکە. تۆ جارێ پیاوی ئەم بێوە ژنێک نییە، کچە عازەبێکیش نییە. کێشەکە ئاوەیە. ئەمجا دوایی کابرا پیاوەکەی ئەیبینێ لە ژنەکەی جیابێتەوە، ژنەکەی ئی پیاوەکە بینێ لە پیاوەکەی جیابێتەوە. لە ماڵەوە حەزی بە ژنەکەی خۆی نییە، چونکە لە دەرەوە لەگەڵ کەسی ترایە. حەزی بە پیاوەکەی نییە، چونکە کەسی تر خۆشەویستەکەی ئەوە نەداوە بە کەسێکی تر تاقەتی پیاوەکەی نەماوە، یا پیاوەکە تاقەتی ژنەکەی نەماوە. ئەمە واقعی و ڕاستیە. خواخوایەتی ژنەکەی بڕاتەوە، خواخوایەتی پیاوەکەی بمرێ تەلاقیدا. ئەمە کارەساتی ئەمڕۆی بەهۆی مۆبایلەوە ئەم شتانە زۆر بووە. ئەوەی کە هەتە لە ژنی هەیە قەناعەتی بە ژنەکەی خۆی نەماوە. قەینا هەیە ژن هەیە خراپە، یا پیاو هەیە خراپە، بەڵام هەیە عیبیتیانە. لە پیاوەکەم دەرەجەیەکە، ژنەکەم دەرەجەیەکە، بەڵام حەزم پێی نییە. لەبەرچی؟ لەبەرەوە دڵی لە شوێنێکی ترە، دڵی لای پیاوێکی ترە، دڵی لای ژنێکی ترە. تەماشاکەی هەندی ئافرەتی هەیە، چەندەها ئافرەتی لانە گوێشیان لە من بێ دوایی ئەڵێ وەڵڵاهی ئەو مۆبایلەی بەدەست پیاوەکەمەوەیە و ئەزانم هەوێمە، وەکو هەوێ سەیرێکم، ئەوە نەڕقم لێیەتی. لەبەرچی؟ لەبەرەوە ئەم پیاوە ئاگای لە ژن و مناڵەکەی نەماوە، خێزانیشت پێویستی بە تۆیە. هەندێک جار مۆبایلە خەتەکە بکوژێنەوە، مناڵەکان کۆ بکەوتەوە قسە بکەن. ژن لە غورفەیەکە، پیاو لە غورفەیەکە، مناڵ لە غورهەرێکی لە غورفەیەکە. عائیلە خێزان هەمووی لە یەک ترازاوە. تەماشا ئەکەی هەمووی خەریکی مۆبایلە، کەس ئاگای لە خۆی لەسەر نانەکە ڕاکە مۆبایلەکەی هەڵەگرێت یەکسەر پەلاماری مۆبایلەکەیدا. لەسەر نان خواردنەکە خەریکی مۆبایل و فلیمە و سەیری نانیشە خوا تەماشای فلیمیشەکەت. ئەمە کارەساتکەیە. ئەمڕۆ مێشکمان ئێمە تێک چووە. ئەگەر کەسێکی شەڵێ وانە ئەو کاتێک خەتەکەت با نەمێنێ هەفتەیە، ئەو کاتێ پێت ئەڵێم وایە ئەزانی من ڕاستەکەم یا ڕاست ناکەم. ئەو کاتە دەرەکەوێت دەرناکەوێت کە مۆبایلەکەت پێ خەت پێ عیبنی صافی، بەس کە خەتەکەت نەما ئەو کاتە دەرەکەوێت. مێشکمان تەواوە یا تەواو؟ بزانە چیمان بەسەراتیە، بزانە مەشاکیل زۆرە بێ، بزانە هیچ کەسێ بەرگی هیچ کەسێگرێ و کاتە مەگە کەسانێک کە ئالوودە نەبوون. وەی ئالوودە نەبوو بێ سافە بۆ خۆی. بۆیە ئیشەڵا لە کۆتاییدا دەڵێم ئاگامان لێبێت، لە خۆمان بێ، با کاتێکمان هەبێ خۆمان و خێزان و مناڵەکانمان کۆبینەوە، قسەی خۆش بکەین، مۆبایلەکانمان ڕۆڵەگیان کوێر بوون، مۆبایلەکانتان دانێن، سەعاتێ 2 سەعات داینێن، بیکوژێنەوە. تۆ دەسەڵاتی چیتەیە؟ پێیان بڵێ نابی ئێمە هەر خەریکی مۆبایل بین، چاومان لە دەستە دەین. ئەگەر چاومان لە دەستدا هەموو دنیای ئێمە بێ قیمەتی نییە، ئەبێ تێیان گەێنی، مناڵەکان تێبگەینی. مناڵ هەمووی چاوی زەعیفە، لە 2 ساڵ و 3 ساڵ و خەریکی مۆبایلە گشتی، چکە باوکی ئالوودەی، دایکی ئالوودەی، بەراو خوشکانی ئالوودە نەبێت، ئالوودە بێت، معتادە بێت. تەواو ئەو ئالوودەی حەب خواردنە، ئەو جگەرە خواردن، ئەو نێرگە لە خواردن، ئەو حەب خواردن، ئەمە کە تش مۆبایل بەداخەوە. جا داواکەم لە خوای گەورە ئینشاڵڵا وامان لێ بکە، ئاگامان لە خۆمان بێ و داواکارم لە ئێوەی بەڕێزیش ئالوودەبوونەکەتان کەمکەنەوە، بە ئەوەندە ئالوودە نەبن، چونکە بەخوای گەورە ئاوا بڕۆین مێشکمان هەمووی تێکەچێت. با لە پیریا سەرمان لێدا، کاتێککە پیرە بین ئەو کاتە هەستمەم ئەکەین مۆبایل چی پێمان کردو. لە گەنجیا زۆر هەستی پێ ناکەی، بەس لە پیریا هەستی چاک پێکی.